من گڵزار عەبدوڵڵا فەتحوڵام وەرگێڕ و ڕاهێنەری زمانی ئاماژە لە ڕێکخراوی ئاماژە. من ناوم سۆمایە، ئاماژەکەشم ئەمەیە. بەڵێ. سەرەتا لە مەکتەبی هیوای نابیستان بووم هەتا پۆلی 6. دوای ئەوە وازم لێ هێنا پۆلی 7 و 8 و لە پەیمانگای هانا تەواو کرد. خەریکی پیشەیەک بووم. لە دواییە چوومە پەیمانگای کوردستان بەشی بازرگانی. ئامادەی بازرگانی تەواو کرد و دوای ئەوە چۆتە پەیمانگا بەشی ژمێریاری تەواو کردو. تەمەنم 33 ساڵە و لە ئێستایە ئیشی ڕەسم و لەگەڵ شانۆ. سەرەتا من زانیم کە نابیستم چوومە پەیمانگای هیوای نابیستان. لەوێ مامۆستا گوڵزار و مامۆستا بەهارم ناسی و فێریان کردم هەتا 6 تا پۆلی 6 لە پەیمانگای هیوای نابیستان بووم. دوای ئەوە دوایە ماوەیەک لە ماڵەوە دانیشتم. پاشان چوومە پەیمانگای هانا لەوێ فێری کاری دەستی بووم. دوای ڕۆشتمە ئامادەی بازرگانی. لەوێ ئامادەی بازرگانیم تەواو کرد و بڕوانامەم بەدەستهێنا. دوای ئەوە وەرگرم لەگەڵا نەبوو خۆم بەتەنها. بەڵێ وەرگێچم لەگەڵا نەبوو خۆم توانیم کە بڕوانامە بەدەست بێنم. دوای ئەوە ڕۆشتمە پەیمانگا بەشی ژمێریاری و بڕوانامەم بەدەستهێنا و بەڵێ پەیمانگام تەواو کرد لەوێ. ئێستا ئیشت چییە؟ شارەزاییم هەیە لە ژمێریاریە بەڵام ئیشم نییە. مەشغوڵی وێنەکردن و لەگەڵ شانۆیە. هەفتەی پێشوو ئەلحەمدولیلا سەرکەوتوو بووم. هەفتەی پێشوو شانۆگەریەکمان پێشکەش کرد کە خەڵکێکی زۆر بینەری بوو و زۆر دڵخۆش بوون و سەرکەوتوو بوون لە شانۆگەریەکەیە. لە سلێمانی لەدایک بووم. گەڕەکەکەی نەوی گەڕەکەکەم بیر نییە چ گەڕێکێک بووە، بەس زانم کە لە سلێمانی لەدایک بووم. کە مناڵ بوویت چۆن مەشغوڵ بوویت؟ ئەڵێ من لە مناڵیە گوێم لە هیچ نەبوو، نەمەتوانی قسە بکەم لەبەرەوە هەرە گریام. وەک کەسێک نەبوو وەرگێڕانە بۆ بکات تەنها خۆم بووم. من ئامۆزا و پورزا و ئەمانەم زۆر بوو، بەس من خۆم تەنها بووم. من تەنها لە ڕێکخراوی ئاماژەیە ئیشەکەم. ئەوێژ ئیشەکانم لێرەیە. ئەوە بوو کە باسم کرد. یەکەم جار بوو کە لەو شانۆگەریە بەشدار بووم. زۆر دڵم پێ خۆش بوو. ئیشی ترم نییە، تەنها ئەوەیە. ئەڵێ زۆرم پێ خۆش بوو ئیشەکە و بڕیاری دیاوە بەردەوام بڕیارم یاوە کە بەردەوام بم لە ئیشی شانۆکردنە
و دەرهێنەرەکەم کاک ئاسۆ ئەمە ئاماژەکەیەتی ئاسۆ نووری سەلیم کەسێکی باش بووە و بەندەش وەرگێڕانم بۆ کردووە هەردوو یارمەتیمانیاوە زۆر سوپاسی منەکات منش پێڵ دەڵێم ماچ دەکەم ئاساییەوە بە ئەرکی خۆمێزانم کە وەرگێڕان بکەم بۆ تۆ هەموو نابستەکان ئەڵێ نەخێ من بەشداریم نەکردەوە لە هیچ پێشانگایەکە و هەر وێنەی کێشاوە و بۆ خۆی وێنەی کێشاوە و لە هیچ گرروپێکی ترانیم و لەگەڵ هیچ ڕێکخراوێکی تری شائیش ناکەم تەنها لە ڕێکخراوی ئاماژە لە ڕێکخراوی ئاماژە ئیشەکەم و لەگەڵ هیچ گرۆپ و لایەکی ترا ئیشم نەکردو و بەشداری پێشەنگاشم نەکردووە وێنەکانت ئەڵێ هیچ کەسێک نەبوو کە پێم بڵێت بۆ ئەوەی کە من ڕستمەکانم دابنێم لە پێشەنگاکانە حەزت لە مۆسیقا بوو؟ ئەڵێ حەزم لە مۆسیقاش بوو بەڵام نەمتوانیوە کە خۆم ڕابێنم و خۆم فێری مۆسیقا بکەم لەبەر ئەوە ڕسم ئەەکەم و ڕسمەکانیش هەر لە ماڵەوە دادناوە ڕسمەکانیشت لە ماڵەوە داناوە ئەڵێ تەنها بۆ خۆم سێرم کردو و هەستم کردووە کە ڕسمەکانم جوان سێرم کردوەوە دڵم پێ خۆش بووە و ڕسمی کچی کوردم کردو کە جلی کوردیان لە بەرا بووە ئەوەی کە خۆم حەزم لێ بووە و هەروەها جلی کوردی دووری وتە بەدەست ئەزانم جلی کوردیش هی بچووک وەنیە بۆ خۆت کردوتە بۆ خۆت ئەڵێ هەندێک جار جلی کوردی ئەدورم بۆ خۆم کە حەزم لێ بێ خۆم بەدەستە دووریا مەکینە ئەڵێ لە پێشە بەدەست دووریومە و کەسێک هەبووە پێی وتم وەرە بە مەکینەکە بۆت ئەڵێ ئەو شتێکە لە ناخی خۆمایە ئەو شتێکە خۆم حەزم پێیەتی لە دوورمانیشە حەزەکەم ئەوە بکەم ئەڵێ من شەهادەم بڕوانامەی پەیمانگام هەیە و هەتاکو ئێستا ئیشم نییە و تەعین نەبووم ئەڵێ بۆچی ئەم وەکو پرسیارێک بێکە بۆچی من تەعین نەبووم و ئیشەکەم نییە کرد تۆ کام مناڵ بووی لێلەم بوو نەتوانیوە قسە بکەیت کە یاویت پێشتر باسە کرد نەفوتی کرد ئێستا باشی بڵێن لە مناڵیا بووە کە گریاومی ئێستا باشم تۆ خێزانت کرد دایە بابە چۆن یارمەتی تۆیان یاوە بەردەوام سوپاس بۆخوا بەردەوام خێزانەکەم هاوکارم بوون و زۆر هیلاک بوون لەگەڵما و پاڵپشتێکی زۆریان کردووم هەتاوەکو ئەو کاتێک کە مناڵ بووم و لە دوای پۆلی شەشیشەوە بەردەوام حتا ئێستا خێزانەکەن دایکی باوکی و براکەشم ئەڵێ هاوکارێکی زۆر باشم بوون بۆیە
بۆیە من توانیومە کە بڕوانامە بەدەست بێنم. ئیشی نەکردووە یعنی ئەڵێ ئەتوانم ئیش بکەم مەسەن لە خەستەخانەیە ئەگەر وەسڵ نووسین و ئەم شتانە بێت ئەتوانم بیکەم بەڵام هەتاکو ئێستا هیچ ئیشێکم نەکردو هەتاکو ئێستا هیچ ئیشێکم نەکردو بۆ ئەوەی کە پارە بەدەست بێنم. کاتی خۆی نابیست کە مەکتەبی تەواوە کرد تەعینە بوون لە هەولێرەوە بەڵام ئێستا وەستاوە تەعینات وەستاوە. ئەی لە ئیشی تر لە شوێنی تر لە کۆمپانیا لە کۆمپانیا و لە شوێنەکانی تریش هیچ بۆ لەبەر ئەوەی کە تۆ نابیستین کەس نییە وەرجێڕان بکات. بەڵێ ئەڵێ منیش ئەوە ئەڵێم لەوانەیە ئەوە بێت کە لە کۆمپانیاکانە ئەبێ کەسێک وەرگێڕان بۆ بکات طبعا ئەمەش ئەبێت بە ئەرکێکی لەسەر ئەو کۆمپانیایە. ئەمەوێت داهاتوو تەعین ببن یەکەم دووهەمیش بەردەوام بم لە ئیشی شانۆیە. ئەڵێم داواکەم کە نابیستان هەموو لەگەڵ یەکتریا یەکگرتوو بوونوە و کەسانەی کە قسە ئەکەن و جوان لێ و قسە ئەکەن یارمەتیمان بن بۆ وەرگێڕانی ئەو شتانەی کە پێویستمانە. داوا لە حکوومەتەکەن لەبەر ئەوەی لە شوێنەکانی تر هەلی ئیشکردن بۆ ئێمەی نابیست کەمە لەبەر داوا لە حکوومەتەکەن کە تەعینمان کات لە دائیرەکانە. من ئامادەم کە ئیشەکان زۆر باشکەم و ئەتوانم ئیشی زۆر باشیش بکەم. من کەسێکی نابیستم بەڵام بێتاقەت نیم لە وەزعی خۆم ئەتوانم زۆر بەباشی وەکو ئەو کەسانی کە قسە ئەکەن ئیش بکەن و سەرکەوتوو بن. جیاوازی مەکەن لە بینی نابیستەکان و لەگەڵ ئەوانەی کە قسە ئەکەن با یەکسان بن وەکو یەک بن با وەکو یەک بن. ئەوان هەموو مرۆڤەکان خوا دروستی کردن لەبەر ئەوە بە جیاوازی نەمێنێت لە بینی کەسەکانە.